جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوینەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. چالاکی شاخەوانانی سەقز بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایکی، گیان لە دەستانی 4 کەس بەهۆی تەقینەوە لا ورمێ، لە سێدارەدانی 36 کەس لە مانگی ڕێبەندانی 1402، کۆبوونەوەی ژینگە پارێزان لە ئاران و بیتگۆل، ڕووخاندنی دەکەی کەسابەتی خەڵکی هەژار لە ماسالای گیلان، سزادانی 5 بەندکراوی سیاسی لە دادگای پێداچوونەوەی ڕژیم و ڕێپێوانی خوێندکارانی ئیتالیا بۆ پشتیوانی لە خەڵکی فلستین. درێژە هەواڵەکان. چالاکی شاخەوانانی سەقز بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایکی. ڕۆژی هەینی 4 ڕەشەممە ئەنجامانی گروپی شاخەوانی هەڵۆی سەقز بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایکی چالاکیان ئەنجامدا. بە پێی زانیاریەکان ئەنجامانی گروپی شاخەوانی هەڵۆی سەقز ڕۆژی ڕابردوو بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایکی بەسەر چیای ئەورەزاقدا سەرکەوتن و وێڕای پیرۆزباییکردنی ئەو ڕۆژە لە هەموو گەلانی بندەستی ئێران لە نێوان ئەندامانی گروپ کتێبیان دابەش کردووە. گواستنەوەی عەبدولکەریم کاکۆڵ بۆ زیندانی شنۆ. ڕۆژی پێنجشەممە 3 ڕەشەمەی 1402 عەبدولکەریم کاکۆڵ هاوڵاتی خەڵکی گوندی حەسەن نورانی سەر بە شاری شنۆ دوای بانکرانی بۆ لەقی ئیجرای ئەحکامی دادگای ئەو شارە دەست بەسەر و بۆ بەندیخانەی ناوەندی گوازرایەوە. عەبدولکەریم کاکۆڵ بەیانی ڕۆژی یەکشەمە 18 پوشپەڕی 1402 لە ماڵەکەی خۆیدا لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە بە توندوتیژیەوە دەست بەسەر و دوای ماوەیەک بە دانانی بارمتە ئازاد کرا. نابراو لەلایەن دادگای ئینقلابی شنۆ بە سەرۆکایەتی قازی مهدی ڕەزایی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نەیارەکانی ڕژیم بە 1 ساڵ زیندان مەحکوم کرا. گیان لە دەستانی 4 کەس بەهۆی تەقینەوە لا ورمێ. ڕۆژی هەینی 4 ڕەشەمەی 1402 بەهۆی تەقینەوەی کەرەستەی چوارشەممە سووری لە شاری ورمێ 4 هاوڵاتی گیانیان لەدەستا بەوتەی هێزەکانی ئاگرکوژێنەوەی ورمێ لە خانوویەکی شەقامی وەلیعەسر کە شوێنی بەرهەمهێنانی کەرەستەی نائستانداردی چوارشەممە سووری بووە. تەقینەوە ڕوویداوە لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 4 هاوڵاتی گیانیان لەدەستاوە، 2 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لە سێدارەدانی 36 کەس لە مانگی ڕێبەندانی 1402 بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران لە ماوەی مانگی ڕێبەندانی 1402دا بەلانی کەم 36 بەندکراو لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە سێدارە دراون. بە پێی ئەو راپۆرتە لە کۆی ئەو 36 بەندکراوە 35 کەسیان پیا و 1 کەسیان ژن بووە، 6 کەسیان بەندکراوانی سیاسی بوون و 8 بەندکراو کورد، 3 بەندکراو بەلوچ و یەکێکیان خەڵکی ئەفغانستان بووە. لە سەرەتای ساڵی 1402 تا کۆتایی مانگی ڕێبەندان سەرجەم 793 کەس لە سێدارە دراوە. کوژران و برینداربوونی 12 کەس بەهۆی ڕووداوی هاتۆچۆ لە ئیلام. ڕۆژی هەینی 4 ڕەشەممە لە ئەنجامی ڕووداوێکی هاتۆچۆ لە مەحوەری ئیلام بۆ مێهران 3 کەس گیانیان لەدەستا و 9 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان بەهۆی نەبوونی ئیمنی جادەیی و ئۆتۆمبیلی نائستانداردی بەرهەمی نێوخۆ چەند خودرۆ لە جادەی نێوان ئیلام بۆ مێهران پێکیان دادا و لە ئاکامی ئەو ڕووداوەدا 3 کەس دەست بەجێ گیانیان لەدەستا و 9 کەسی دیکەش بریندار بوون. کۆبوونەوەی ژینگە پارێزان لە ئاران و بیتگۆل. کۆمەڵێک لە ژینگە دۆستان و دانیشتوانی ناوچەی ئاران و بیتگۆل ڕۆژی هەینی 4 ڕەشەممە بە سازکردنی زەنجیرەی ئینسانی لە شوێنی پرۆژەی لێدانی کارخانەی توانەوەی ئاسنی فولادی کەویر دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتەکانی دەوڵەت لە بواری ژینگە نیشاندا. لە ماوەی ساڵانی ڕابردوودا دانیشتوانی ئاران و بیتگۆل لە پارێزگای ئیسفەهان بەردەوام لەسەر خەتبوون و لاز لێدانی ئەو پرۆژە ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان پێنەداون. بەوتەی ناڕازیان ئەو پرۆژەیە ئاوی زۆری ئەوێت لە حاڵێکدا ناوچەی ئاران و بیتگۆل ناوچەیەکی وشک و کەم ئاوە. هەروەها کارناسانی ژینگە لەو بارەوە هۆشداریان داوە و ڕایانگەاندووە کە لێکۆڵینەوە لەسەر زیانەکانی ئەو پرۆژەیە بۆ سروشت
ئەنجام نەدراوە، بەڵام لایەنێک لە ڕێگەی کۆکردنەوەی پاشماوەی ئاسنەکانەوە واتواندنەوە لەو کارخانە فولاد بەرهەم دێنێت بەبێ ئەوەی بایەخ بە دۆخی ئاڵۆزی ژینگەی ناوچەکە بدات. کۆبوونەوەی دادخوازان لەسەر مەزاری ئارمیتا گەراوەند و موحسێن شکاری. ڕۆژی هەینی 4 ڕەشەمە دادخوازان و خەڵکی ئازادیخوازی ئێران مەزاری ئارمیتا گەراوەند و موحسێن شکاریان گوڵباران و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. ئارمیتا گەراوان قوتابی تەمەن 17 ساڵی خەڵکی تاران بوو کە لەلایەن حیجاببانەکانی کۆماری ئیسلامی ئازاردرا و پاش 28 ڕۆژ لە کۆما گیانی لەدەستا. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی ئەو هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ خەڵکی ئازادیخواز مەزارەکەیان گوڵباران کرد. موحسێن شکاری لە دەستبەسەرکراوانی شۆڕشیژی نەبوو کە پاش دەستبەسەرکرانی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی کوشتنی بەسیجیەک بە ئێعدام مەحکوم کرا و لە سێدارەدرا. ڕۆژی هەینی بنەماڵەی ئەو گیانبەخ کردووە هاوڕێ لەگەڵ دۆستانی لەسەر مەزاری کۆبوونەوە و بەڵێنیاندا ڕێگە و ڕێبازی درێژە بدەن. ڕووخاندنی دەکەی کەسابەتی خەڵکی هەژار لە ماسالای گیلان. ڕۆژی هەینی 4 ڕەشەمە مەئمورانی شارەوانی ماسالای سەر بە پارێزگای گیلان بە هاوکاری هێزە ئینتیزامیەکان هێرشیان کرد سەر دەکەی کەسابەتی خەڵکی هەژار و شوێنی کارەکانیان ڕووخاند. بەپێی ئەو ڤیدیۆیانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، خاوەنی یەکێک لە دەکەکان بە سەرکوتگەرانی ڕژیم ئەڵێز کە موڵەتی فەرمی بۆ کاسبی لەو شوێنە وەرگرتووە. دوو منداڵی کەمەندامی هەیە و پێداویستیەکانی خۆی و بنەماڵەکەی لەو ڕێگەوە جابین دەکات. هێزەکانی شارەوانیش دەڵێن کە بڕیاری دەستگای قەزایی و نابێت لەو شوێنە کاسبی بکات. شایانی باسە کە بڵاوبوونەوەی ئەو ڤیدیۆ دەنگدانەوەی زۆری لە نێو کۆمەلگا بە دوای خۆیدا هێناوە. ئەڕەشەی دەستگای قەزایی قەزوین لە بنەماڵەی ئایدا موراد بێهروزی. بەپێی زانیاریەکان دادگستەری قەزوین هەڕەشەی لە سووری بابای چێگینی و محەممەد ڕەزا موراد بێهروزی دایک و باوکی ئایدا مێرمنداڵی تەمەن 13 ساڵی ونبوو کردووە. ئایدا موراد بێهروزی و هەستی محەممەد حوسێنی نیوەڕۆی 11 ڕێبەندان لە ڕێگەی قوتابخانە بێسەرشوێن کراون و وێڕای تێپەڕبوونی 22 ڕۆژ بەسەر ونبوونیان ناوەندە ئەمنی و قەزاییەکانی ڕێژیم هیچ هەنگاوێکیان بۆ دۆزینەوەیان هەڵ نەگرتووە و بەردەوام هەڕەشە لە بنەماڵەکانیان دەکەن. شانی باسە کارۆژی 24 ڕێبەندان بەرپرسانی قەزایی پارێزگای قەزوین سووری بابایی چێگینی دژبەری حیجابی ئیجباریان ناچار کرد بە پێچەوانەی مەیلی خۆی سەرپۆش لەسەر کات چاک و بتوانێت بە دوواداچوون بۆ چارەنووسی ڕۆڵەکەی بکات. بەو بۆنەوە بەڵێنیان لێوەرگرووە کە چیتر لە ناڕزایەتیەکاندا بەشداری نەکات. مانگرتن لە خواردنی مهران بەهرامیان لە زیندانی دەستگردی ئیسفەهان. مهران بەهرامیان بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام ڕاگیرا و لە زیندانی دەستگردی ئیسفەهان لە ناڕزایەتی بە ڕەتکردنەوەی داخوازیەکەی بۆ پێداچوونەوە بە حکمی زاڵەمانەی ئیعدام لێوەکانی دووریە و مانی لە خواردن گرت. مهران و فازڵ بەهرامیان لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری سەمیرۆمی سەر بە پارێزگای ئیسفەهان بوون کە ماوەیەک لەوەبەر لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە لە پەروەندەیەکی ساختەدا بە ئیعدام مەحکوم کران. هەرچەند ئەو دوو بەندکراوە بەردەوام تۆمەتی کوشتنی ئەندامێکی سوپای پاسدارانیان ڕەت کردووە، بەڵام حکوومەتی پەت و سێدارە دەیەوێت بۆ سەپاندنی کەشوهەوای تۆقینەر بەسەر کۆمەلگادا دوو لاوی بێتاوان لە سێدارە بدات. مهران بەهرامیان پاش ئەوەی داواکاریەکەی بۆ پێداچوونەوە بە حکومەکەی ڕەتکرایەوە لە ڕۆژی 30 ڕێبەندانەوە لێوەکانی دووریوە و مانی لە خواردن گرتووە. سزادانی 5 بەندکراوی سیاسی لە دادگای پێداچوونەوەی ڕژیم. زەهرا سەفایی، محەممەد مەسعود موعینی، کامران ڕەزاییفەر لەلایەن دادگای پێداچوونەوەی پارێزگای تاران سەرجام بە 12 ساڵ زیندان مەحکوم کران و پەرستو موعینی و تەیموور ڕەزاییان هەریەکە و بە 50 ملیۆن تمەن جەزای ماڵی سزا درراون. بەپێی حکمی دادگای پێداچوونەوەی تاران کە لە مانگی ڕێبەندانی ئەمساڵدا دەرکرا، زەهرا سەفایی و کامران ڕەزایی هەریەکە و بە 5 ساڵ و محەممەد مەسعود موعینی بە 2 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراون. هەروەها پەرستو موعینی و تەیموور ڕەزاییان دوو تۆمەتباری دیکەی ئەو دۆسیە هەریەکە و بە 50 ملیۆن تمەن جەزای ماڵی سزا درراون. خۆپیشاندانی هەزاران کەسی خەڵکی ئارژانتین دژ بە دەوڵەت. ڕۆژی هەینی 4 ڕەشەمە هەزاران شارۆمەندی ناڕازی خەڵکی ئارژانتین لە ناڕزایەتی بە چوونەسەرەوەی ئاماری هەژاری، تەوەڕوومی لە ڕادەبەدەر و سیاسەتی ڕیازەتی ئابووری خاڤیەر میلی لە شەقامەکانی پایتەختی ئەو وڵاتە خۆپیشاندانیان کرد. لەو کاتەوە خاڤیەر میلی
لە ئارژانتین وەکو سەرۆک کۆمار بە دەسەڵات گەیشتووە هەزینە گشتیەکان بە تەواوی کەم کراوە. بانکی جیهانی بڕیاری پێدانی یارمەتی ماڵی بۆ وڵاتە پەسەند کردووە و بۆ یەکەم جار لە 12 ساڵی ڕابردوودا دەوڵەت بودجەکەی زیاد کردووە. لە بەرامبەردا ڕێژەی هەڵاوسانی ساڵانە بۆ 254 لە سەد هەڵکشاوە. نرخی بلیتی ئۆتۆبوس سێ هەندە گران کراوە و دەوڵەت یارمەتی دەرمانی و خوراکیەکانی بۆ خەڵکی کەمداهات بڕیوە. ڕۆژی ڕابردوو هەزاران ناڕازی بە وتنەوەی دروشم ناڕزایەتی خۆیان لە ئاس ئەو بارودۆخە نیشاندا و 38,000 کەس کە خوراکیان بۆ خەڵکی هەژار دابین دەکرد کۆتاییان بە چالاکیەکانیان هێنا. دو هەواڵمان سەبارەتە بە ڕێپێوانی خوێندکارانی ئیتالیا بۆ پشتیوانی لە خەڵکی فلستین. ڕۆژی هەینی چواری ڕەشەمە خوێندکارانی زانکۆ لە شاری پیزای ئیتالیا بۆ پشتیوانی لە خەڵکی فلستین ڕژانە سەرشەقام و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. بە پێی راپۆرتەکان خوێندکارانی ناڕازی شاری پیزای ئیتالیا بە بەدەستەوەگرتنی ئاڵای فلستین و وتنەوەی دروشمی فلستین ئەبێ ئازاد بکرێ بەرەو مەیدانی کوالیری بەڕێکەوتن. بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کرستەریانەوە چەند کەسیان دەست بەسەر کرد. لە شاری فلۆرانیستیش لایەنگرانی فلستین چوونە بەردەم کۆنسولخانەی ئەمریکا و خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەی بوون. بینەرانی خۆشەویست سەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بشین.